کەمکردنەوەی موچە و پاشەکەوتکردنی دوجار پێشمەرگەی کەمەندام و سەنگەریشی گرتەوە بەپێی بڕیاری حکومەتی هەرێم موچەی سەرجەمیان کراوە بەنیوە واتە ئەوەی موچەی ملیۆنێک بووە بۆی کراوە بە 500,000 ئەوان دەڵێن موچەکانیان تەنها سەرچاوەی ژیانیان بووە کەچی حکومەت دوجار دەستی بۆ قوتی ئەوانیش برد باگانە ملیۆنێک و 789,000 وەرەگرت ئێستاکەت نیوەیان بڕیوە دەستی بۆ جیرفانی کەمەندان بردووە حکومەتەکە وەڵای داواکاری بۆ حکومەت بەخۆیان بچێتەوە دەستکاری بووسەی شەیدار و کەمەندان نەکە بەڕای بێت دەستی بۆ بۆی بردووە لەبەر ئەوەی کە خۆی پێ هەڵسێنێتەوە بەڵام بەو 200,000 با بڵێن کەمەندان و 100,000 حکومەت ناتوانێت خۆی هەڵسێنێتەوە ئێستا 2 ملیۆنێک 265 وەرەگرت ئێستا تەنێبوو 630 لە چێ داوا بکەین ئەوە خۆیان بڕیانە لەتاقەیە بەرپرسانی پێشمەرگەی سەنگەر نایشارنەوە هێندەی حکومەت خۆشیان لەو مەسەلەیەدا تاوانبارن بەوەی کە دەبوو هەرزوو چاکسازی لە لیستی ناوی موشەخۆراندا بکرایە و لە کەسانی بندیوار و ناشایستە پاک بکرانایەوە بەو پێی حکومەت هەر لە بنەڕەتدا بە دوای بەهانەدا دەگەڕا و ئەوە دەستیشی کەوت نەماتوانین چاکسازی بکەین لە کەمەندامان ئەگەر چاکسازیمان بکرد بە کەمەندامی ڕاستەقینەمان بە دەرخست بە من وەکو نوێنەری هەولێر دایم کارجێرلقی هەولێرە دایم پێشنیاری منەوە بووە چاکسازی بکەین لە چاکسازەکەی کەمەندامی ڕاستەقینە هەوی کۆمەڵی بۆ دروست نەکەی ناسەنگەر هەوی کۆمەڵی بۆ دروست نەکەی با حکومەت موچەکەی دەتا ئەو کاتێ منیستی خۆمان دەدا پێمان دەوێتەوە سەنگەرە ئەوەش ناسەنگەرە ئەو کاتی ئێمە تاوانبار نەبووین لە سەرەتای ساڵی 2016 حکومەت لە دوای فرۆشتنی سربەخۆیانەی نەوت سیستەمی پاشەکەوتی موچەی بەسەر بەشێکی زۆری فەرمانبەراندا سەپاند بە جۆرێک ئێستا ڕێژەی پاشەکەوت لەسەر حکومەت بووە بە قەرزێکی کەڵەکە بوو کە دیار نییە دەیگەڕێنێتەوە یاخودنا دوجاریش کەمکردنەوەی موچەی کەمەندامانی سەنگەر بۆنی و موچە ئەوە دەگەێنێت حکومەتی هەرێم دەیەوێت بە پینە و پەڕۆ قەرەبووی بەشێک لە شکستەکانی ریفراندۆم و ئەو زیانە داراییانە بکاتەوە کە پرۆسەکە بەسەر کوردستاندا هێنای ڕەمێ ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی